دانشتون بۆی دەست خۆش پشت بەخوا بە هەڵی مەتیوەژ ئینشاءالله السلام عليكم محمد بوخوي كان يستاذ بوخوي وەکو کاندیدێک بۆ خەدەمانی عراق بۆ خەدەمانی کوردستان بەڵام هەر کێشە کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە ئینسان دەتوانێت ڕاستەوخۆ مداخەلە بکات نەک لە پێناو ئەوە وەرەکە لێ پۆلیۆ سەرکەسێکی ئەوە زۆر سپاس دەکەم خدمەتە داواسەڵ ڕێستەیە